إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی خۆشەویستم، خوشکانی بەڕێز، لە وتارەکانی پێشووە باسی هەندێک لە هۆکارەکانی دڵڕەقیمان کرد. ئەمڕۆ باسی خاڵی حەوتەم ئەکەین، یان بەشێک لە خاڵی حەوتەم کە التوسع المذموم في المباحات. خۆشەویستەکانم، هەندێک شت هەیە حەڵاڵە، هەندێک شت هەیە حەڵاڵە، بەڵام ئەبێ ئینسان میانە ڕەو بێتیایە. ئەگەر زیادە ڕەوی بکەی، خوای گەورە قەدەغەی لێ کردووە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم قەدەغەی لێ کردووە. لەو حەڵاڵانەی کە زیادە ڕەویکردن تایە قەدەغە لێ کراوە، قسەکردن، خواردن و خواردنەوە، خەوتن. ئێمە زیاتر تەرکیز دەخەینە سەر یەکەمیان کە قسەکردنە لە وتاری ئەمڕۆمانە. خۆشەویستەکانم، هەر کەسێک قسە زۆر بکات تێکەوێ. هەر کەسێک قسە زۆر بکە دڵی ڕق ئەوێ. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ: لا يستقيم إيمان عبد حتى يستقيم قلبه، ولا يستقيم قلبه حتى يستقيم لسانه. کەسێک ئیمانی تەواو نییە، ئیمانی مەزبوط نییە، حەتاوەکو دڵی ئیستیقامە و بەردەوامی وەرنەگرێ لەسەر دین و لەسەر ئیمانداری، و دڵیش ئیستیقامە وەرناگرێ، بەردەوام نابێ، حەتاوەکو زمان ئیستیقامە وەرنەگرێ و بەردەوام نەبێ. ئەمە فەرمایشتی پێغەمبەری خۆشەویستمانە صلی الله عليه وسلم. دڵ ئەبەسێتە زمانەوە. پێغەمبەری خۆشەویستمان ڕاستیەکەی خۆشەویستەکانم پێویستە هەمومان بیزانین. تا ئەم ساتە وەختە کە من ئەیبینم زۆرێک لە مسلمانان زمان ناژمێرن لە کردەوەکانی خۆیان، یعنی حەسابی ئەوە ناکەن کە زمان بەشێکە لە کردارەکان. هەرچی لە زمانیان دەرەچێ گوێی نادەنێ. زۆرینەی مسلمانان خۆشەویستەکانم خۆیان ئەپارێزن لە کەبائیرەکان. زۆرێک لە مسلمانان یان زۆرینەیان نوێژەکەن، زۆرینەیان شەریک و هاوبەش بۆ خوای گەورە بڕیار نادەن، پیاو ناکوژن بە ناحەق، زینا ناکەن، دزی ناکەن، بەڵام زۆربەی زۆری مسلمانان زمانیان بەرەڵاکەن.
کە ئەمەش مەسئلەیەکی زۆر خەتەرە و بە کەمیشی ئەزانن و ئەزانن یەکێکە لە گوناحە بچووکەکان. هەروەکو نمونە بۆ جەنابتان ئەیهێنمەوە، جاری وا هەبووە کۆمەڵێک لە مامۆسایان و لە پیا معقوڵان لە ماڵی مسلمانێکە دەعوەتن. ئەم عایلەیە مناسبە بۆ نەیەکیان ساز کردووە، هەوریان داوە خۆشەویستترین کەسان یان نزیکترین کەسان لە خواوە دعوت بکەن بۆ ئەو مناسبەی خۆیان. خێزانێکی ڕێکوپێک، ژن و پیاو هیچ کێشەیان نییە، هیچ مشکلەیەکیان نییە، دڵیان بە دین و دنیای خۆیان خۆشە. کاتێک کە نان حازرەکرێ و ئامادە ئەکرێ، برنجەکە باش نەکوڵاوە. یەکێک لە ئامادەبوانی مەجلیس دەمی خۆی ناگرێ لە جیاتی سوپاسکردنی ئەو ماڵە کە ئەم ماندووبوونەیان چەشتووە، ئەڵێ وەڵا برنجەکە نەکوڵاوە. پیاویش گوێی لە قسەکە ئەبێ، یەک کێشەیەکی گەورە دروست ئەبێ، نزیک ئەبێتەوە لە تەلاقدان، طبعا تۆرانی چەند مانگێک نزیک ئەبێتەوە لە تەلاقدان بە فەزلی خوای پەروەردگار خوای تەعالا مامۆسایەک و چەند کەسێک ئەکاتە سەبەب کەوا جارێکی تر بیان خاتەوە یەک. ئەمە قەتڵ نییە، زمان تاوانەکە، زمان ئەتوانی بڵێ ئەبێتە مایەی ئەوەی کەوا عایرەیەک بشێوێ و خێزانێکیش بشێوێ، بەڕێستان ئەزانن ئەنجامەکە یەگاتە کوێ. پیاوێک تاجر دەوڵەمەند ئەچێ سەردانی برازایەکی خۆیەکە. برازاکەی چەند ساڵە ڕاتبێکی حەڵاڵی هەیە، کۆششێکی زۆری کردووە، توانوێتی خانوویەکی 60 متری بۆ خۆی بینا بکە. مامەشی بەبێ ئەوەی لە ژیانی یارمەتیەکی دابێ، بەبێ ئەوەی حتا تەنانەت زەکاتەکەی خۆشی پێدابێ، کە ئەچێتە ماڵەوە ئەڵێ ئەمە چییە 60 متر؟ ئەبوایە خانوویەکی جوانتر و چاکتر و خۆی تەڵعاً قەسرێکی هەیە یان چەند خانوویەکی هەیە، ئیتر بە حەڵاڵ و بە غەیری حەڵاڵ کۆی کردوێتەوە. ئەلەوێ ئەم خێزانە خنجیلانەیە کە زۆر دڵیان بە خانۆکەی خۆیان خۆش بوو، دوای کۆشش و ماندووبوونی چەند ساڵێک گەشتنە ئەوە لەبەر چاویان ڕەشێکە. ئەمە طبعاً لەوانەیە ئێمە ناوی نەنین کوشتن یا ناوی نەنین زینا یا ناوی نەنین دزی، بەس ئەگەر ورد ببیتەوە نەتیجە و سەرنجامەکەی دوور نییە لەو گوناحانەوە. گەنجێک تازە ژنی هێناوە لە مارکێتێکە لە لای پیاوێکی بسڵمان ئیشەکە، پیاوە بسڵمانەکە دەستیێڕا، سەرەتا وەسفیان کردو کە گەنجێکی دەستپاکە، سەرەتای ئیشی ئەڵێ من مانگی 300,000 بۆ ئەبڕمەوە لەگەڵ ما ئیش بکە. مەبەستی ئەوەیە تاقی کاتەوە بەرەبەرەیش کە بزانێ شایستەیە، لە نیەتی خۆیان دایناوە بۆی زیاد بکە، تەنانەت شتی تریشی بۆ ئەنجام بدە. بەڵام لێرەیە کەسێکی دۆستی ڕۆژێکیان ڕێیەکەوێتە ئەوێ ئەڵێ بە چەندێ ئیشەکەی تۆ لە مارکێتە؟ ئەڵێ بە 300,000. ئەڵێ 300,000 بابە تۆ مستحقی 500 وەبانی، حیف نییە تو 300,000 هەر لە بەیانیوە هەتا ئێوارە لەم لێرەیە سجنی. لا حول ولا قوة إلا بالله. ئەم گەنجە وەکو چۆن بڵێ شەیتان چپان دەبێتێ گوێیە، هێواش هێواش لارە بێتەوە و دەسەکاتە بۆڵە بۆڵکردن و ئەم پارەیە کەمە و ئیشەکەی وە جوانی ئەنجام نادا و لەوە دوای بێتە هۆی ئەوەی خاوەنی مارکێتەکە دەریەکات و دوای ئەوەی کابرای دۆست کە ئەو قسەی بۆ کرد هیچی بۆ ناکە. ئەمیش هیچ کاسبێکی نییە و هیچ ئیشێکی نییە و ئەکەوێتە ماڵ و دەیتر ببینە خێزانی وە کێشەی خێزانی
چۆن سەر هەڵەدا. خۆشەویستەکانم، ئەمە هەندێک نمونە بوو لەو نمونە زۆرانە کە ڕۆژانە جەنابتان خۆتان وە خەڵکی تریش ئەبینن تووشی ئەبێت. ئەمە لەبەر چاوی زۆرینەی زۆرمان ئەمە کەبائیر نییە، گوناحی گەورە نییە، بەڵام کە ورد ئەبیتەوە لێی هیچی کەم نییە لە گوناحە گەورەکان. خۆشەویستەکانم، بەڕاستی ئافاتەکانی زمان زۆر خەتەرە. زۆرێک لە مسلمانان بەس ئیشیان نەقدگرتن و ڕەخنەگرتنە، هەر کاتێ بێتە قسەکردن ئیلا زیانەگەیەنێ، دائیمەن خۆی بەبەر دەزانێ. طبعا ئەمە لە ناو ئافرەتانیشا و لە ناو خوشکانیشا زۆرترە. مناسبەیەک ڕوەدا جاری وا هەیە، ئەو ئافرەتە ئەڕوا چەند بازنێکی دراوسەکەی یان برادەرێکی بە ئستعارە ئەهێنێت، ئەی کاتە دەسی و ئەڕاتە ناو ژنان و لێدا ئەنشێ و ئەڵێ ئەمە مێردەکەم بۆی کڕیم و لە ناو ژنی فەقیرە کە ناتوانن ئەوە بکەن، خۆی هەڵەنا و ئەوەش ئەبێتە مایە ئەوەی کە کێشە دروستە بێ لە ناو خێزانەکانی ترە. مناڵەکەی جاری وا هەیە زۆر مناڵێکی چاک نییە، بەس کە ئەڕاتە ماڵی برایەکی یا ئەڕاتە ماڵی برای مێردەکەی، دەست ئەکاتە وەسف و سەنای مناڵەکانی خۆی، ئەوانش دڵیان لە مناڵەکانی خۆیان ڕەشە بێ، بە تایبەت لەم زروفە کە مناڵ خۆتان نەزانن حاڵی چییە. ئەمە هەمووی کێشەیە بەڕاستی. خۆشەویستەکانم، ئەمە ئەگەر ئێمە وابزانین شتێکی ئاساییە، شتێکی ئاسایی نییە. کۆمەڵگای ئێمە بە ئەم شتانە بەڕاستی لەت و پەت بووە. شەیتان لەسەر زمانی خەڵکانێک دێتە گۆ، ئەبێتە قسەیان لەسەر زمانەکە، ئەو قسانەش ئەبێتە مایە ئەوەی کەوا ژن و پیاو لە یەکە بن، دایک و کچ لە یەکە بن، باوک و کوڕ لە یەکە بن، شەریک و شەریک لە یەکە بن، دراوسێ قین لە دراوسەکەی هەڵەگرێ و کێشەی بۆ دروستەکە. تەنها نەقد، تەنها ڕەخنە، تەنها فیزلی و خۆ بە گەورە زانین و شتەکانی خەڵکیش بەکەم ئەزانن. هەر کەسی قسە زۆر بکە براکانم هەڵەش زۆرەکە. ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ: احفظ لسانك أيها الإنسان لا يلدغنك إنه ثعبان كم في المقابر من قتيل لسانه كانت تهاب لقاءه الأقران. ئیمامی شافعی ئەفەرمێ زمانی خۆت بگرە ئەی ئینسان، با پێتەوە نەدا، بەڕاستی لە ئەژدیها خراپترە زمان ئەگەر پێتەوە بدا. چەندین خەڵکەیە ئێستا لە گۆڕستانەکانان، یعنی مردوون، کوژراوی زمانی خۆیانن، کاتێ لە دنیا بوون چەنەها پیاوی زیرەک و لێهاتوو لیان نەترسا، بەڵام بەهۆی زمانی خۆیان و ئێستا کوژراون و هان لە قەورسانەکانە. زمان زۆر خەتەرە برا بەڕێزەکانم. ئەو تاوانانەی کە بە زمان ئەنجامەدرێ بەڕاستی هیچ لە تاوانەکانی تر کەمتر نییە. هەندێک لەو تاوانانە کە بیخەمەوە یادتان، جمێن، قسەی پیس، قسەی ناشرین، باسکردنی ناموس و شەرەفی خەڵکی، بێری لێ بکەیتەوە ئەمانە کەم نین، هەمووی لە تاوانە گەورەکانن کە لە قورئان و لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم قەدەغەیان لێ خراوە. قسەکردن لە شتێک کە پەیوەندی بە تۆوە نییە، چەندین کێشە دروستە بێ بەهۆی ئەمەوە. مجادلە و بربەرەکانیە و دەمەقاڵە و لەسەر شتی بچووک، شتی پڕوپوچ، فلان وایوت، فلان کەس وایوت، فلان ڕئیس حزب وایوت، فلانە کەس وایوت، ئەمە کێشەی گەورەی لێ ئەبێتەوە. زۆر گاڵتەکردن، خەڵکانێک پیشیان هەر بۆتە گاڵتەکردن. گاڵتەکردن ئەگەر کەم بێ و ڕاست بێ و درۆی تیانە بێت دروستە، بەڵام ئەگەر زیاد لە حەدی خۆی تێپەڕی کرد بەڕاستی ئەبێتە بەڵا بۆ خاوەنەکەی و بۆ خەڵکانی تریش. گاڵتەکردن بە خەڵک، قەشمەریکردن بە خەڵک، غەیبەتکردن کە بە عەرەبی پێ ئەوترێ غیبە، کە بەڵایەکی بەربڵاوە لە ناو کۆمەڵگای ئێمەیە، دوو زمانی قسەهێنان و قسە بردن.
هەڵدانەوەی نهێنی خەڵکی، يعني بیری لێ بکەنەوە ئەمانە چەندێ موسیبەتی لێ ڕوئەدا لە ناو ئەم کۆمەڵگای ئێمە. بڕۆنە مەحکەمەکان ئەیبینن، درۆ دەلەسەکردن، ئەمانە هەمووی تاوانێ لێکن بە زمان ئەنجامەدرێن. خۆشەویستەکانم، هیچ سوودێکی نییە عیبادەتێک، نوێژێک، ڕۆژویەک، حەجێک، زەکاتێک ئەگەر بێت و زمانی ئینسان ڕاست نەبێتەوە. ئەو کەسانەی کە نوێژ ئەکەن و زمانیان خراپە بەڕاستی نوێژەکانیان هیچ سوودێکی نییە. ئەگەر ئەڵێن بەڵگەت چییە؟ هەندێ بەڵگە ئەخەمە ڕوو بۆ جەنابتان. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیح ئەفەرمێ ئایا ئەزانن مایە پوچ کێیە؟ پرسیاری لە مسلمانان کرد، مایە پوچ ئەناسن ئەزانن کێ مایە پوچە؟ وتیانەی پێغەمبەری خوا ئەوەیە کە دۆلار و دینار و ئەمانەی نەبێ، ینی پارەی نەبێ، لەو زەمانە پارەی ئەو زەمانە دینار و درهم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی نا، مایە پوچ ئەوە نییە، من باسی مایە پوچی لای خواتان بۆ ئەکەم. ئەو کەسانن کە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم نوێژیان هەیە، ڕۆژویان هەیە، زەکاتیان هەیە، بەس دێنە حزوری خوای پەروەردگار جمێنیان بە فڵانە کەس داوە، بوختیانیان بۆ فڵانە کەس هەڵبەستووە، ماڵی فڵانە کەسیان بە نەحەق خواردووە، دایانە لە فڵانە کەس، یعنی خەریکی ئەم گوناحانە بوون. جا ئەوانە دێنن لە چاکەکانی ئەو کەسە ئەدرێ بە ئەوان، بە خاوەن حەقەکان، دانە چاکەکانی ئەڕواو ئەدرێ بە ئەوان، تا لە ئەخیرە چاکەی نامێنێ. ئەمە نەخراپەی کردووە بە زمانی بە ئەندامەکانی لاشەی، چاکەی نامێنێ، کە چاکەی نەما چی پێەکەن؟ مایە پوچ بوو کابرا. ئەمجا لە خراپەکانی ئەوان هەڵەگرن ئەیدەن بەسەری ئەوە. ئەمە مایە پوچە لە ئیسلامە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی حەدیثەکە لە ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە. حەدیثێکی تر هەر وەکو بەڵگە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەی ئەو کەسانەی کە بە زمانتان خۆتان بە ئیماندار ئەزانن بەڵام ئیمان نەچۆتە ناو دڵتانەوە، غەیبەتی مسلمانان مەکەن. پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم یا معشر من آمن بلیسانی، یعنی کەسانێک بە زمان و تویانە ئیماندارین بەڵام لەولاوە زمان و دەست و ئەندامەکانی تیان بەرەڵا ئەکەن، غەیبەتی مسلمانان ئەکەن، بوختیان بۆ مسلمانان هەڵەبەسن، ئەمانە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ حاڵیان خراپە، یعنی ئەمانە بەس ئیمانیان بە زمان هێناوە. خۆشتان ئەزانن ئیمان بەس بە زمان حەساو نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ناچێتە بەهەشتەوە کەسێک کە دزمانی لە نێوانی مسلمانانە بکە، لا يدخل الجنة نەمام، لە ڕیوایەتێکی ترا فەرمێ قەتات، نەمام و قەتات ئەو کەسانن کە دوزمانی ئەکەن، کە قسەی ئەم ئەهێنن بۆ ئەو، قسەی ئەو ئەهێنن بۆ ئەم، و ئاژاوە و کێشە و تەفریقە و دووبەرەکی لە نێوانی مسلمانانە ئەنەنەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە جوانی ئەم دینە من حسن ئیسلام المرء، لە جوانی ئیسلامەتی هەر یەکێک لە ئێمە ئەوەیە کە تەدەخل لە شتێکان نەکەین پەیوەندی بە ئێمەوە نییە. ئایا ئێمە واین چەندێ تەدەخل لە کاروباری خەڵکاکەین؟ کابرایەک بەڕێی خۆیان بە شوێنێکە ئەڕوا یەکسەر تو پرسیاری ئەوەی لێەکەی هەدوای چۆن و باشی بۆ کوێ ڕۆی؟ کاکە تو هەڵ چیە بۆ کوێ ڕۆ؟ دەبیری لێ بکەرەوە لەوە چەند کێشە دروستە بێ. خۆ هەموو کەسێ ناتوانێت وەڵامت باتەوە، زوانت ببڕێیان زوانت ببەسێ، بە شێوەیەک وەڵام تەداتەوە نازانێ، بۆ خۆی تۆ ئەسرارێک و نهێنیەکی ئەو کەشفە ئەزانی، دوای ئەوە کەشفەکەی لە لای خەڵکی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثی ترا کە ئەمانە هەمووی حەدیثی صحیحن، پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ جاری وهەیە ئینسان یەک وشە لە زمانی دەرئەچێ، وشەکە ناشەرعیە، یعنی خوا پێی ناخۆشە، ئەم وشەیە کە لە زمانی دەرەچێ 70 ساڵ فڕێدا تا ئاگری جەهەنەمەوە. یەک قسە ئەلەو قسانەی کەوا ئێستا وەکو نمونە بۆتانم هێنایەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئایا پێتان نەڵێم ئەو شتەی کە لە جیهاد، لە نوێژ، لە زەکات، لە ڕۆژوو چاکترە؟ وتیان چییە ئەی پێغەمبەری خوا؟ فەرمووی چاکردنی نێوانی خەڵک، دوو قسەی باش بکە تا نێوانی خەڵک چاککەی. خۆشەویستەکانم، ئەمجا فەرمووی تێکدانی نێوانی خەڵک بەڕاستی تاشێنەرە. فەرمووی ناڵێم سەرە تاشێ، توک ئەتاشێ، نا دین ئەتاشێ، دین ئەتاشێ، تێکدانی نێوانی خەڵک. چەندێک بە زمانمان نێوانی خەڵکمان تێکداوە، بیری لێ بکەنە خۆشەویستەکانم. عایشە فەرمووی ڕۆژێکیان لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دانیشت بووین، باسی سەفیە کرا، سەفیەی خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەڵێ من شوتم ئەی پێغەمبەری خوا سەفیە کورتە باڵایە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی عائشە
والله وشەیەک لە زمانت دەرچوو وشەیەک لە زمانت دەرچوو ئەگەر تێکەڵی بەحری کەی بۆگەنیەکە خۆتان ئەزانن هەرچی زێرابی ئەم دنیاە هەیە ئەڕاتە ناو بەحر لەگەڵ ئەوەیە بەحر بۆگەن نابێ هەرچی زێرابێ چێتە ناو بەحر بۆگەن ناکە یەک وشە لە زمانی تۆ بەس ئەوە نەبڵێ فڵانە کەس کورتە باڵایە بەحر بۆگەنەکە ئەگەر فڕەدرێتە ناو بەحرەوە بیری لێ بکەن خۆشەویستەکانم ئینسانی مسلمان دائیمەن ئەرێنیە دائیمەن ئیجابیە دائیمەن کار و کردەوەکان یعنی قسەیەک ئەەکەی قسەکانت گشتی خێر و بەرەکەت بێگەرێ ئینسانی مسلمان بە قسەکانی لەخواوە خۆی نزیکە کاتەوە بار لەسەر مسلمانان سوکەکە ڕۆژێکیان چووینە ماڵی مسلمانێک چەند نەفەرێک بووین ژووری دۆخانەکەی زۆر بچووک بوو قەنەفەی تیادا نابوو تەواو حەسر بوو بڕێ تەپڵەشی خستووە ناوڕاستی کابرا زۆر وەکو بڵێ شەرمەزار بوو نەیەزانی چی بکە ئیتر لەو کاتە منیش پێم وتم بۆ بێتاقەت دیاری دەم چاوت تێک چووە ئەویست دەری نەبڕێ وتم ئێمە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باشترین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو ژوورەی کە ژووری خەوتن بوو ژووری میوان بوو کە هەیبوو ژوورێک بوو بەس بەشی ئەوەی ئەکرد کە نوێژی تیا بکە یەکێ نوێژی تیا بکە یعنی پانیەکەی ئەوە نەبوو کە زەلامێ نوێژی تیا بکە یعنی بەشی ئەوەی نەئەکرد زەلامێ نوێژ کا و یەکێک لە بەردەمیا بخەوێ وەکو بیستوتانە چەند جاریش عەرزتانم کردووە کە کاتێ پێغەمبەر صلی الله علیه وسلم شەو نوێژی ئەکرد خاتو عایشە ناچار لە بەردەمیا ئەخەوت کاتێ ئەچووە سوژدەیە ئەیژەناوە پێیەوە بە ئەوی پێی هەڵکات تا سوژدەکەی بووە ئەوە ماڵی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم ئێمە لە پێغەمبەر باشترین یەکسەر دەمچاوی گەشایەوە و بێتاقەتەکەی نەما ئەو بێتاقەت بوو لە بەرەوەی ژووری دۆخانەکەی بچووکە ئینسانی مسلمان ئەبێ ئاوا دڵی مسلمانان خۆشکە کاتێ چیتە ماڵی کەسێک کە نانەکەی هاکەزاییە نانێکی هاکەزایی هەیە بیخەرەوە بیری کە پێغەمبەر صلی الله علیه وسلم چووەتە ماڵی هەندێک لە مسلمانان تەنها سرکەیان بووە خزوێتێ بەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم فەرموویەتی بەڕاستی باشترین خواردن باشترین شۆربە سرکەیە بۆ دڵخۆشکردنی ئەو مسلمانە و جاری وایشە بووە میوانی هاتووە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە سەحابەیەک فەرموویەتی بڕۆ تەئکید کە بزانم لە ماڵەکانمانە هیچ هەیە بۆ میوانە هاتۆتەوتی وەڵڵی پێغەمبەری خوا هەموو خێزانەکانت گەڕام هەر هەمویان فەرمویان تەنها ئەومان هەیە تەنها ئەومان هەیە بۆ بێتاقەتە بی ئەگەر شتێکی باشت نەبێ بخیتە بەردەمی میوانەکە یا ئەگەر میوانێکت هات میوەت نەبێ لە ماڵەوەی دەی پێی یعنی ئاوا دڵی مسلمانان بنەوە برا بە ڕێزەکانم باشترین مسلمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەو کەسەیە کە مسلمانان لە زمان و دەستی پارێزراو ئەبن قورئان فێرمانەکە خۆشەویستەکانم دائیمەن زمانی خۆمان زەبط بکەین حتا بەرامبەر بە ئەو کەسێکی کە کافرە حتا بەرامبەر بە کافر فێرمانەکە کاتێ لەگەڵ کافرێکا مناقەشە ئەکەین ئەوە تا خوای تەعالی ئەفەرمێ بڵێ وإنا أو إياكم لعلى هدى أو في ضلال مبين ئێمە و تۆ ئێمە و ئێوە یا یعنی وەکو چۆن بڵێ تۆپێکە یا تۆپەکە لە ساحەی ئێوە یا هەنا ساحەی ئێمە سبحان الله يعني حق پێغەمبەر صلی الله علیه وسلم وا تەشبیهەکە يعني یان ئێمە لەسەر حەقین یان ئێمە لە گومڕایەکی گەورەیان یا ئێوە هات تەماشاکەن ئەم يعني ئەم ئوسلوبەی قورئان ئەگەر ئێمە هەمان بێ لەگەڵ بەرامبەرەکانمان یەکسەر کابرا ئەکرێتەوە کاب ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ من خۆم بە حەق ئەزانم بەس لەوانەیە حەق لای من نەبێ لای هاوڕێک بەرامبەرەکەم بێ ئەو بە ناحەق ئەزانم کاتێ مناقەشە ئەکەم خۆم بە حەق ئەزانم ئەو بە ناحەق ئەزانم بەڵام لەوانەیە ئەو لەسەر حەق بێ من لەسەر حەق نەبم بادانشین قسە بکەین تا بزانم بگەینە ئەنجام الله ئەکبەر ئەم ئوسلوبەمان هەبێ خەڵک لە ئیسلام ئەتۆرێنی نابین خەڵکێکی زۆر لە ئیسلام تۆراوە هەر زمانەکەین و یەکسەر خەڵک کافرەکەین خەڵک لە ئیسلام دەرەکەین ئەمە لەگەڵ بەرامبەرەکانە کە لەوانەیە بەرامبەرەکەت کافر بێ وەکو ئایەتەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێرمانەکە ڕۆژوو ئیسفادەی نییە ئەگەر زمانت نەگری نوێژ ئیسفادەی نییە ئەگەر زمانت نەگری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێ زمانی خۆی نەگرێ لە قسەی هیچ و پوچ لە قسەی پیس لە قسەی ئەو قسە ناشرینانە کە ئەکرێ لە ماڵەکانە و
لەناو خەڵکە ئەگەر زمانی خۆت نەگری ڕۆژۆکەت هیچ ئیسفادەیەکی نییە تەنها تینوێتی و برسێتی بۆ ئەمێنێتەوە. الله ئەکبەر. وە کۆتایی ئەم وتارە بەو حەدیسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم عرسانێکم کە پێغەمبەری خوا فەرمووی لەوێ فەرمووی قسەی وا هەیە یەک کەلیمە قسە 70 ساڵ خاتە ئاگری جەهەنەمەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بەرامبەریا ئەفەرمێ جاری وا هەیە قسەیەک لەبەر خاتری خوا لە زمانت دەرئەچێ لەناو بەهەشتا پلە پلە بەرزەکانی بەهەشتت بەرەکەوێ. بەو قسە بەرز دەکاتەوە هەتا ئەتگەیەنێتە بەرزترین پلەکانی بەهەشت. قسەیەک خۆشەویستەکانم دڵی مسلمانێکی پێ خۆشەکەی قسەیەک احترام ڕێز چەند خۆشە تۆ بەرامبەر بە ئێستا بەرامبەر بە یەکێ قسە ئەەکەی یعنی بە احترام و قسە بکە یای حەقی خۆی پێ بدە. بۆ نمونەت ناوی کابرات یاری ناوەکەی وە جوانی خۆ چەند خۆشە کاکێکی لەگەڵا بخەی هەنێ کەسی حتا بەرامبەر بە مەلایەک بە مامۆسایەکی ئاینی قساکە هەم مەلا بابە خۆ ئەتوانی بێژی مامۆساکیان لێکەم نابێتەوە دڵی ئەو کەسە ڕائەکێشی زیاتر بەدەمتەوە دێ. ئەڕۆیتە لای دکتۆرێک لای حاکمێک لای خەڵکێک سەیرەکەی جاری وایە بە ناوی خۆی قساکە ئێگەر تۆ ناوەکەی خۆی ناوێکی یعنی یەک کەلیمە یەک وشەیە لەوانەیە وا بکە ئەو زیاتر خزمەتت بکە زیاتر بێتە دەمتەوە. زمان ئەگەر شیرین بێ بەڕاستی مار لە کون دەردێنێ. جاری وایە یەک وشەیە ئەو حەدیسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەوەیە یەک وشەیە هیدایەتی کەسێکی پێدەی بە یەک وشە. والله کەسێک گەنجێک هاتە مزگەوت لە ڕەمەزانە گوێی لە وتاری ڕەمەزان بۆ عەسران هات بۆ مزگەوت پرسیاری کەوتی مامۆستا من تەلاقێکی ئاوام خواردووە تەلاقەکەم ئەکەوێ وتم مەجالێکی کەمت ماوە. یەکسەر لە من تەمەنی گەورەتر بوو ئەو کاتە من باسی مزگەوتی تەقوا ئەکەم لە مەجموعەکە لە ساڵەکانی نەوەتەکان کۆتایی نەوەتەکان. یەکسەر پەلاماری دەستی دام دەسم ماچکە وتم دەسم ماچ مەکە بۆ دەسم ماچەکەی فەرمووی مامۆستا والله ئێستا لە خزمەتی فڵانە مامۆسا بووم والله بە تف دەری کردمە دەرەوە من پرسیاری تەلاقم لێ کرد ئەو تووڕە بووم لێم و بڕێ جوێنیشی پێدام و تفێکی لێ کرد و دەری کردمە دەرەوە. وە توش بەم ئوسلوبە جوابت دامەوە ئیتر کابرا خۆ ئەگەدارە وتی لەمڕۆ بەدەوە تا ئێستا نوێژم نەکردووە هەر خراپەی وام کردووە بۆتی باسکەم سەر سپێ بێ بەس لەمڕۆ بەدەوە ئەبێ من ئیتر ئەم مزگەوتە شوێنم بێ. والله براینە خۆ ئەگەدارە نوێژی بەیانیانیش پێش هەمومان هاتووە مزگەوت. یەک قسە یەک وشە جاری وا هەیە زەلامێک هیدایەت ئەدەی. خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی هیدایەتمان بدەی نوری ئیمان بخێتە دڵەکانمانەوە. یا ڕەبی لەسەر دیندارەتی بەردەواممان بکەی. یا ڕەبی دوورمان خەیتەوە لە کار و گفتارێک کە تۆمان لێ ئەڕەنجی. یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی ڕەحم بە مردوەکانمان بکەی. یا ڕەبی هیدایەتی گەنجەکانمان بدەی. یا ڕەبی ڕەحم بە پیاوە بە تەمەنەکانمان بکەی ماڵ و مناڵمان ساڵح بکەی. یا ڕەبی خوایە ڕەحم بە برا و خوشکانمان بکەی. یا ڕەبی خوایە ڕەحم بە دایک و باوکمان بکەی. یا ڕەبی کوردستان لە هەموو بەڵاو موسیبەتێک بە دوور بگری. یا ڕەبی لە هەموو ئافات و ناخۆشی و بەڵایەک یا ڕەبی خوایە بە دوورمان بگری. یا ڕەبی کاربەدەستانی ئەم وڵاتە هەردەم کەسی چاک و پیاوی باش بن یا ڕەب العالەمین.